بێز حەما مساگەر ئافرەت لە سووڕی ماگانەیە بێت مەڵێ بچێتە ناو مزگەوت بۆ دەرسی عام باش ئایا ئەتوانێت ئەگەر بۆ دەرس بچێت کۆمەڵی لە زانایان ڕێگەیان داوە بە بەڵگەی ئەو حەدیثەی عائیشە ڕەزای خوای گەورەی لێبێ کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پێی فەرموو لە حاڵەتی سووڕی مانگانەشدا بوو فەرمووی ئیفعەلی کول ما یەفعەل الحاج لە مەککە بوو فەرمی حاجی چی ئەکەن تۆش ئەوە بکە غەیڕ ئەنەکی لا تطوفینە بالبەیت بەڵام تۆ نابێت تەواف بکەیت بە دەوری بەیتدا چونکە تەوافیش وەکو نوێژە هەر وەکو چۆن نوێژیش ناکەیت کەواتە دەفەرموون ڕێگای نەگرت بچێت لە مزگەوت دابنیشێ بۆیە ئافرەت کە لە سووڕی مانگانەدا بوو بۆ شتێکی زەڕوور پێویست حاجەتێک بچێت وەکوتم جمهوری زانایان لەگەڵ ئەوەن کە دروست نییە نابێت ئافرەت لە کات سووڕی مانگانەدا بچێتە مزگەوتەوە کۆمەڵە لە زانایان بە بەڵگەی حەدیسا دەڵێن دروستە بۆچی کە مەسلحەتێک هەبێ بۆ نمونە دەرسێکە تیایدا فێری دینەکەی دەبێت ئەوە بە ئیزنی خوای گەورە کێشە نیە ئەمە دەرسەکە عامە یعنی دەرسی تایبەت نییە بڵێ آخر خۆ دەرسی عام بێفایدە نییە دەرسی عامە باسی تەوحیدە باسی عەقیدەیە باسی عیباداتە یعنی هەر شتێک بێ کە سوودی هەبێت و ئەو ئافرەتە هەستکە کە پێویستی پێیەتی لای کۆمەڵێک لە عولەما دروستە بەڵام جمهوری زانایان لەسەر ئەوەن کە دروست نییە خوشتی بەڕێزم وەیە ئەم مەوزوعە ئیجتیهادیە لە بینی زانایان هەر ڕایەکیان اختیارکەی یعنی ئەگەر تۆ ئەو ڕایە اختیارکەی کە دروست نییە ئاساییە و ئەگەر خوشکەکە شێت ڕەفیقەکە شت ڕایەکەی تر اختیارکە ئەویش قەولی عولەمای لەسەر هەر ئاساییە لەسەر ئەوە ئینشاءالله خلاف دروست نەکرێت چونکە ئیجتیهادیە